هاوشێوەی شار و ناوچەکانی هەرێمی کوردستان لە سنووری ئیدارەی گەرمیانیش پرۆسەی دەنگدان بۆ ڕیفراندۆم بەپێی ئەو کاتەی کە کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژارنەکانی هەرێم دیاری کردووە بەڕێوە دەچێت. بەپێی ئەو زانیاریانش کە بە کورسات نیوز دراوە 62 بنکەی دەنگدان کە بەسەر 347 وێزگەدا دابش کراوە بە ڕووی نزیکەی 100,000 دەنگدەری ناوچەکەدا کراوەتەوە. ئەمە جیا لەکردنەوەی 5 بنکەی دەنگدان بۆ ئەو هاوڵاتیانەی کە مادەی 140 کردووە لە پارێزگاکانی کەرکووک و دیالە و سەلاحەدین و ئاوەرە عەرەبەکانی ناوچەکە هەموو پێداویستیەکانیش گەیشتون بە بنکەکانی دەنگدان. سەبارەت بە پاراستنی بنکەکانی دەنگدان و ڕێوشوێنە ئەمنیەکانیش ڕاید عەلی جەمال قدووری وتەبێژی پۆلیسی ئیدارەی گەرمیان بە کورسات نیوزی ڕاگەیان جگەلەوەی هێزەکانی پۆلیس لە شوێنە گشتەکان خراونەتە حاڵەتی ئامادەباشیەوە. هەروەها پۆلیسی تایبەتیش بەسەر بنکەکانی دەنگداندا دابشکراون و تیمی تایبەتیش پێکێنراوە بۆ گواستنەوەی سنووقەکانی دەنگدان بۆ ئەو شوێنەی کە دیاری کراوە کاتێک کە پرۆسەی دەنگدان کۆتایی هات. لە لایەکترەوە هاوشانی هێزەکانی پۆلیس هێزەکانی ئاسایشیش ساز و ئامادە کراون بۆ هەر ڕووداوێکی کتوپڕی نەخوازراوی ئەمنی و چاودێریکردنی شوێنە گشتەکان و تند و تۆڵکردنی بازگەکان. شیاوی باسە سنووری دەنگدان لە گەرمیان هەریەک لە قەزاکانی کەلار و دەربەندی خان و کفری و ناحەکانیان دەگرێتەوە لەگەڵ هەریەک لە ناحەکانی قۆرەت و مەیدانی سەربا قەزای خانەقین. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.